لە تەوەریسەی بەرنامەکەماندا باز لە ژیان و خەباتی کاریزمایەک و سەرکردەیەکی دیاری ئەم نیشتیمانەمان دەکەین کە 25 ساڵ بەر لە ئێستا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا وەفاتی کرد. ئەویش بەڕێز مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز کە تیایدا تەواوی ژیانی لە خزمەت ئاینی پیرۆزی ئیسلام لە خزمەت دژایەتیکردنی زوڵم و ستەم بوو. مامۆستا لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێگەیەکی بەهێزی هەبوو لە تەواوی کوردستاندا پیاوێکی و کەسایەتێکی خۆشەویست بوو. گومانی تێدانە لەبارەی نووسین و بەرهەمەکانیەوە خاوەنی تەفسیری قورئانی پیرۆز بوو کە یەکەمین تەفسیر بوو بە زمانی کوردی لەو سەردەمەی خۆیدا بنووسرێتەوە گرنگی پێ بدرێت. وەروەها چەندین بەرهەمی دیکەشی هەبوو. مامۆستا لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو کە دەیویست ئاینی پیرۆزی ئیسلام و لەگەڵیشیدا دۆزینەتەوەی کورد پێکەوە ببەسێتەوە بە هەموو جیهانی بگەێنێت. لە ڕووی خەبات و چەکداری و جیهادیشەوە بینیمانەوە دەزانین کە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو هەمیشە بەردەوام بە خەباتی چەکداری و لەگەڵ هاوڕێ و کەسایەتەکانی دەوروبەریدا دژی زوڵم و ستەم وەستایەوە لە سەردەمی بەعزدا. ئێمە گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ مامۆستا بەڕێز مامۆستا ئومێد پارەزانی کەسایەتی ئیسلامی هاوکات خزمی مامۆستای خوا لێ خۆش بوو. مامۆستا گیان زۆر بەخێر بێت. زۆر سپاس دەکەم. مامۆستا حتمەن بەم تەوەرە بچووکەمان بەم کاتە بچووکە ناتوانین ئەو حەقە بدەین بە ژیانی مامۆستا بە بەرهەمەکانی مامۆستا بۆ خەباتە پڕ سەروەری کە پێشکەشی ئەم نیشتیمانی کردووە. مامۆستا کێ بوو بۆی کە زیاتر بینەران پێی ئاشنا بنەوە؟ سەرەتا دەستخۆشیتان لێکم بۆ بانگێشکردمان و ئەم بەرنامە ڕاستە خۆیە. لە یاد و بۆنێکی زۆر گەورە و پیرۆزدا کە 25 ساڵ لەمە پێش لە ڕۆژی ئەمڕۆدا عالەمی ئیسلامی گەورە مەزنێکی لەدەستدا کەساتێک کە هەموو ژیانی خۆی تەرخان کردبوو بۆ خزمەتی دینی خوای گەورە و بۆ خزمەتی میلەتەکەی خۆی. کەساتێک 77 ساڵ تەمەنی بوو باوەڕ ڕاکەم گۆشەیەک لە ژیانی هەبێت کە لی پەشیمان بوو بێت یا شتێکی کردی بێت خوا نەخواسە جێگەی ئەوێ بێت کە لە شوێنانە باز نەکرێت. دیارە کەساتێکی و مامۆستا مەلا عوسمان کە لەوە گەورەترە کە تەنانەت مڵکی خێزانێک یا بنەماڵەیەک یا حیزبێک یا میلەتێکیش بێت. کەساتێکی جیهانی بوو، کەساتێکی عالەمی بوو، لە هەموو عالەمی ئیسلامیە ناسرا بوو. باشترین بەڵگەی کاتی وەفاتەکەی دەکەزان هەر لە خاپۆرەوە تا هەڵەبجە لەم بەرەوبەر کەسایەتی و مامۆستای ئاینی و عەشایر و سەرۆک حیزب و خەڵکەکان لە ئەو پەڕی ماتەما بوون. یعنی خەڵکێکمان نەبینی بە چای پڕفرمێسکەوە گریا ڕەنگە لە ژیانە مامۆستای نەبینی بێت. بەس خوای گەورە ئەو خۆشەویستی وەخسوە دڵی ئەو خەڵکەوە کارێکی نائاسایی بوو. یعنی لە خەڵکیان پرسیوە بۆ چی ئەگریت؟ وتی وەڵای نازانم. ئەمە گشتی گەورەیی و گشتی جوهد و جیهاد و تێکۆشانی ئەم مامۆستا گەورەیە بوو وای کردبوو کە خەڵک بۆ شوێ بۆی بەپەرۆژ بێت. وەکو جەنابەت فەرموویانی باسکردنی کەسایەتێکەوە وایە چەندەها سنتەر لێکۆڵینی و لەسەر بکرایە و چەندەها هەرێکێک لە گۆشەیەکی ژیانی مامۆستا بکۆڵایەتەوە. بەزی تر دەسەڵاتەکانمانی و من دەستخۆشی لە جەنابتانەکەم دووبارە بۆ ئەم فەرسەتەی بۆتان ڕخساندم. زۆر باش مامۆستا گیانەوە کە دەزانین مامۆستا لە ژیانیدا خزمەتێکی باشی بە ئاینی پیرۆزی ئیسلام کرد. لە سەرەتای ژیانیەوە چۆن چۆتە ناو ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن خزمەتی بەم ئاینە کردووە؟ سەرەتا بە بینەران بناسەین مامۆستا مەلا عوسمان ساڵی 1922 لە گوندی پەریسی سەرو لە ناوچەوە نەورۆلی لەدایک بووە. کوڕی گەورە زانای گەورەی کورد جەنابی مامۆستا مەلا عەزیزی پەریسە کە لە عەشەتی هۆزە سەنین لە ساداتی پێرخەدری شاهۆن باوکی شیکێک بوو لە گەورە زانەکانی ئەو سەردەمە کە پەیوەندێکی لەگەڵ هەموو عالەمی ئیسلامیە هەبووە. جەنابی مامۆستا کوڕی دووەمی مامۆستا مەلا عەزیزە کە لە دوای مامۆستا مەلا عومەر هاتووە هەر لە سەرەتای مناڵیەوە قابلیەتێکی عیلمیی هەبووە. لە خزمەتی باوکی خوێندنە سەرەتاکانی خوێندووە. دواتر بۆ تاواکردنی هەندێک بابەتی عیلمی چووە گوندی تریفە لای مامۆستا مەلا ساڵحی گەورە کە ئامۆزایان بووە لەوێ هەندێک لە عیلمەکانی وەرگرتەوە. دوایی لە پاش وەفاتی باوکی کە لە ساڵی 1940 تا وەفاتی کرد مامۆستا مەلا عەزیز مامۆستا مەلا ساڵحی گەورە لە مەراسیمێکی گەورەدا هەموو عالمەکان و زانەکانی منتیقەکان کۆ کردوەوە مێزەری بەستۆ بەشن بەسەر مامۆستا مەلا عوسمان و لە شوێنی باوکی دایناوە. هەرچەند لە ژیانی باوکیشیان لە مەدرسەی پریس کە لە هەموو شوێنەکانەوە خەڵک هاتوون خوێندنیان تیا کردووە هەر لە سەردەمی باوکیشیە دەرسی وتوێتەوە. بەڵام لە پاش وەفاتی باوکی چکە مامۆستا مەلا عومەر کە برا گەورەی بۆ باوکی نێرێ بۆ لای خزمەکانی بۆ منتیقەی چاولە پەرێرۆ جەنابی مامۆستا مەلا عوسمان لەوێ سەرپەرشتی مەدرسەکە و قوتابیەکانی لەو شوێنە پەروەردە دەکات.
وازم زیاد لە 100 مامۆستا لە کوردستانی عێراق و ئێران و تاڵش و باقی ناوچەکان لە خزمە مامۆستا عوسمانە ئیجازەی عیلمیان وەرگرتووە. لە خەباتیدا لە خەباتی سیاسی خەباتی چەکداریدا هەمیشە بەردەوام ویستوێتی لە وتارەکانیشیدا مەسەلەی ئیسلام و دۆزی کورد پێکەوە گرێ بدات، ینی شتێک نەبێت کە جیاواز بێت. ئەم خەباتە چەکداریە ئەم خەباتە سەربازێشی کە ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگەی پێداوە ئەمری پێکردووە ببەسێتەوە بە دۆزی کورد و بەرگری لە نیشتیمان و میلەتەکەی بکات لە کاتێکدا کە دەبینێت زوڵم و ستەمێکی ئێجکار لە میلەتەکەی دەکرێت کە دواترەوە بوو پێش ئەوەی کە لە ساڵی 1970 ڕوو لە ئێران کات پێشەوە هەمیشە بەردەوام لە خەباتی چەکداری دابوون. لەم پێگەیەوە لەم جانبەوە جەنابتان بۆمان باس بکەین. جیازی جەنابی مامۆستا عوسمان لەگەڵ باقی مامۆستاکانی ترە ئەوە بۆ کە ئەم تەنادا نەنیشتووە بە دیار عیلمە تەقلیدیەکەەوە لە گۆشەی حوجرەیەکە تەدریس بکات. هەموو ژیانی لە خزمەتی داعوە و بانگەواز و پەروەردەکردنی گەنجەکاندا بووە لەسەر پەرۆدەی ئیسلام و هەوڵی داوە بە هەموو شێوەیەک ئەو خەڵکە بگەێنێتەوە بۆ شادەماری ئیسلام. بەتایبەتی لە کوردستانە کۆمەڵی مەراحیل هاتووە کە عیلمانیەکان و بێدینەکان هەوڵێکی زۆریان داوە کە میلەتی کورد لە خشتە بەرن و ئەو بیر و باوەڕ ڕاستەنایی کە هەیەە لێی بسێنەوە. بەڵام مەجوود و تێکۆشانی جەنابی مامۆستا و براکانی و باقی مامۆستایان و عەشایری مەنتیقەکە توانیویانە بەڕاستی ئالوودە ببن و تێکەڵا ببن لەگەڵ ئیسلامە. لە ساڵی 1954 کاتێک کە جەنابی شێخ ئەمجەدزاهی مفتی گەورەی عێراق و مامۆستا محەممەد حوسەوەف تەشریف دێن بۆ هەڵەبجە لە ماڵی مامۆستا مەلا ساڵحە جەنابی مامۆستا مەلا عوسمانە بینن و کە ئەزانن ئەمە پیاوێکە هەم قابلیتێکی علمی گەورەی هەیە ئەم فەهمێکی باشی بۆ ئیسلام هەیە، يعني كم ملابه لو كانت حافظ قرآن بيد لكردستان كان ما لو كانت حافظ قرآن بو إطلاعك باشي لسر فرمودكانها بو لو كانت كتابكاني إمام حسن بنا وسيد قطبي بوديان سيدك بسندي كاتو بلاوشتك زوزو جوانبي وبريار أدا خوي تنخانك بو خزمتي دين لو دا قوى أو دقي وفاتك تشركيك نبوة كذا برا بالله الدعوة ولا الجهاد ولا هجرو لا بانغواز بوري خوي جورا جنابي مامۆستا ئەو ژیانە متەوازای کە هەی بوو ئەگەر وەکو خەڵکێکی تر بیری بکردایەتەوە وەکو مەبەستی دنیایی بوو هەیە باوەڕکە ئەو پەڕی ئیمکانیات و سەرۆت و سامانیان پێدا بەڵام لەبەر خاتری خوای گەورە تووشی چەندان ناڕەحەتی بووە. لە ساڵ 1950 لەگەڵ مامۆستا مەلا ساڵح و مامۆستا مەلا عومەری برای و کۆمەڵە لە عەشایرە بە ئەمری عەبدولکەریم قاسم دوورە خرێنەوە بۆ ناسریە 9 مانگ لەوێ سجنە بن. دوای کە دێنەوە لە ساڵی 77 جارێکی تر 10 مانگ مامۆستا لە سجن هابێت. ئەمە لەبەر خاتی کە زانیوانە کاریگەری لەسەر خەڵکی هەبووە بەتایبەتی لە سەردەمی دوای شۆڕشی عەبدولکەریم قاسم و هاتن مەدی شوعید بۆ کوردستان بە شێوەیەکی زۆر ناڕەوە مامۆستا و براکانی و کەس و کارەکەی یەکێک بوو لەو کەسانی کە بەربەسێکی گەورە بوون لە بەردەمی ئەو مەدە عەلمانیەکە هاتووە. دواتر لە کاتی شۆڕشی کوردیشە جەنابی مامۆستا یەکێک بوو لەو کاریگەرانی دوای سەردانێکی ساڵی 1970 ئەزانێت کە شۆڕشی کوردی کەلێنێکی نوقسانی تایە ايش بەشداری نەکردنی علەما و زانایانە لەم شۆڕشە کوردیەدا. ساڵی 1970 سەردانێکی مەلا مستەفا کاو لە مەکتەبی لە شوێنی حەسانەوەی خۆی بیرۆکەی ئەوەی بۆ باسەکە کە لە کوردستانە فەراغێکمانەیە با پڕێکەوەنەوە ئەوی چییە دروستکردنی یەکێتی زانایانی مسلمانە. لەو کاتەدا بڕیارە دەن کە یەکێتی زانایان دروستەکەن کە ئەو علمانیانەی کە ویستوانە ئەنی کورد وەکو بێدین پیشان بن ئەم یەکێتی بێتە بەربەسێک لە بەردەمی ئەوە دوای لە ساڵی 1974 بە نوێنەری شۆڕشی کوردی جەنابی مامۆستا ئەڕوا بۆ سعودیە لە کاتی حەجە چای بە مەلیک فەیسەڵ پاشای سعودیە کەوێت باسی معاناتی میلەتی کوردی بۆ کات باسی شۆڕشی کوردی بۆ کات باسی ئەو زوڵم و ستەمەی بۆ کات کە لە میلەتی کورد کراوە لە ماوەی چەند ساڵدا مەلیک فەیسەڵیش ڕێز و حورمەتێکی زۆر تایبەتی لێگرێ لە جەنابی مامۆستا. هەر سەرکردەیەک هەر کەسایەتێکی غەیرە کوردی بینی بێت حتما دۆزی کوردی لەگەڵ باس کردووە ئەنی بەشایەتی ئەوڕەکانیوانی کە لەگەڵ یا بووە. جەنابی مامۆستا لە زۆر کۆنفرانس و کۆنگرەی نێودەوڵەتیە بەشداری کردووە لە بەریتانیا لە سعودیە لە تورکیا لە ئێران لە مالیزیا ئەوەی کە من ئاگادار بم یعنی کە تەشریفی بەرەو حتا سەرۆکی وڵاتەکان پێشوازیان لێ کردووە ینی کابرایەکی هەرچەند خۆی متەواضع بوو حەزی نەکردو ینی ئەوەی کە بۆ هەندێک کەسێک بۆ بکرێ بەڵام پێگە عیلمیەکەی و پێگە کۆمەڵایەتەکەی و پێگە دینەکەی وای کردو چوو بێتە هەر شوێنێک ڕێز و حورمەتێکی زۆر گەورەی لەلا هەبوو. زۆر باشە پێوەی کە تو خزمەتیشت لەگەڵ مامۆستا هەبووە شێوازی تەعامل و مامەڵەکردنی مامۆستا لەگەڵ خزمان و دۆستان و هاوڕان و تەنانەت کەسانێکی نەناسراو چۆن بووە؟ من بە فەخر و شانازەڵم جەنابی مامۆستا هەم مامی دایکمە هەم خێزانەکەی دایکی شیریمە هەم مامۆستای باوکم بۆ ماوکم ماوەی 2 ساڵ لە خزمەتیە لە پریز 2 جار خوێندوێتی لە پریز لە خزمەتیە هەم خۆشم لە ساڵی سەرەتای هەشتاکانە لە خزمەتیە
بۆ ماوەی گوون لە ساڵی هەشتاویەکە دەورێکی بۆ کردین ئێمە کۆمەڵە گەنج بووین لە پۆلی 5 بۆ 6 دەرچووبین دەورێکی هاوینی بۆ کردینەوە کتێبی معلم فی الطریقی پێوتین یان دیار بە دیار کەلیمە بە کەلیمە لە خەمی ئەوە بوو کە لە دوای خۆی جیلێکی فاهم و تێگەشت و پێ بگەێنێت لەگەڵ خێزانەکەیە زۆر ڕێز و حرمەت لە بینیانە هەبوو طبعا خێزانەکەی خاتو حەجە کچی شێخ ستیقی نەرکسەجارە کە کچەزای شێخ نەجمەدینی گەورەی بیارەیە کە لە شێخای نەقشبەندیە ئەوان بە فەخر و شانازی و کە ئەم کچیان پێشکەش کردبوو ئەڵبەتە خاتو حەجە خوا لێ خۆش بێ ڕۆڵێکی گەورەی بووە هەم لە خزمەتکردنی مامۆسا هەم لە خزمەتکردنی فەقێ و تەلەبەکانی مامۆسادا مامۆسا لەگەڵەوە کە مەشغوڵ و بە تەدریسەوە طبعا کاتەکان یەکێک لەو نقطە مهمانەی سەرکەوتنی مامۆسای پێ بوو زۆر گرنگی بەکاتەدا بەداخەوە زۆر کەسی ترمان هەیە کاتەکانی بەشتی بێهودەوە سەرفەکات یا زۆر بەگرنگ نازانێت مامۆسا کە بیفەرمایە سەعات 8 سەفەرمان هەیە یا سەعات 8 دەرسمان هەیە 2 دقە دوایەوە چاوەڕانی ناکرد ئەیوم وعد دانان بۆ ئینسان سەرەتای پەیمان ئینسانی مسلمانە ئەگەر ملتەزم نەبی بە وعدەوە ناتوانێت بەشتە ملتەزمی بۆی مامۆسا بەیانیان تەدریسی کردووە لە حوجرەکانە دەرسی بە فەقێ وتووە دوای نیوەڕان سەردانی کۆمەڵایەتی مام و کەس و کار و خزمەکان و ئەو شتانەی کردووە بەشەوە خەریکی نووسین بووە لە دوای نوێژی بەیانی چی کردووە خەریکی تەفسیرەکەی بنووسێتی 15 بەرگ تەفسیری قورآانی نووسیوە و صحیحی بوخاری تەرجمە کردووە ئەم کاتانە ئەگەر بۆ کەسێکی ئاسایی بێ بەڕاستی زۆر زەحمەتەکە بۆ شوێ جێبەجێ بەڵام جەناب مامۆستا گرنگی زۆر بە کات داوە گرنگی زۆر بە سەردانی کۆمەڵایەتی داوە گرنگی زۆر بە سەردانی شێخەکان و مەلاکان و کەسایەتی کۆمەڵایەتی و کەسایەتی سیاسی داوە هەموو ژیانی بە هەدەف و بە مەبەستەوە ژیاوە زۆر باشە باسی بەرهەمەکەوت کرد کە یەکێک لە بەرهەمەکانی تەفسیری قورآنی پیرۆز بووە جگەر لە تەفسیری قورآنی پیرۆز بەرهەمەکانی تری مامۆستا چین لە ژیانیان کە کردووە مامۆستا لە تەفسیری قورآنی بە 15 بەرگ نووسیوە طبعا زۆر کاریگەر بووە بە فیضل القورآن کە زۆربەی بوو لەسەر چاوەسەرەکیەکانی وا کە من نووسینەکەم لایەکەن ساڵی 1965 یەکەم جار فیضلە لە نەوتە کوردستان و عێراقەوە جەنابی مامۆستا نسخەیەکی لە فیضلالی کڕیوە نووسینێکی هەیە دەربارەی علوم القورآن دەربارەی علوم القورآن نووسینێکی زۆر بە پێزی هەیە دەربارەی فتاوە کۆمەڵێک نووسینی هەیە شەرحی صحیحی بوخاری کردووە لە چەند بەرگێکە هەتر وابزانم کۆتایی بەینەکە نەهێنا تەواوی نەکردووە بێجگەوەی کە چەندەها نووسین و مەقالە و شتی تریشی هەیە ئەو کە نووسینەکانی بێ بەو شێوەیە کە هەندێکی چاوگە چاپ نەکراوە لە ئوسوڵ فیقه بابەتێکی زۆر بەهێزی هەیە کە لە پرسیار وەڵامە نووسیبێتەوە وەڵا کاک شێخ نمونەیەکە بۆ باسکەم لە متەواضعی لە سادەیی مامۆستا کە سەرکردەیەک و ڕابەرێکی گەورەی بزوتنەوەیەک بوو من مام لە خزمەتیا بوو ئێوە ڕۆژێکیان لە شاغ بوون لە شوێنێک بوون کەمێک گۆشتیان بۆیە ناین گۆشتەکە زۆر کەم بوو وتمان با بۆ مامۆسای ببرژێنین ئەو زۆر دەمێک بوو هەمومان دەمێک بوو گۆشتمان نەخوارد بەڵام وتمان بە حەزەکەی مامۆستا بیخوا حتمەن بە دزیرچەوە بۆمان کرد بووی کە نەزانێت ئێمە نایخۆین چکە دەمازانی تووڕە دەبێت بۆمان بژاند و خواردی دواترەوە بوو کە پێی فەرمووین ڕۆڵەوە خواردوتانە وتمان بەڵێ مامۆستا خواردومانە هەڵبەت مەبەستمان ڕابردوو بوو خواردومانە بەڵام دوایی کە چوو ئەوێ دەست نوێژ بگرابینی قاپەکان نیسکی تێدایەوە پێشمەرگەکان نیسکیان خواردووە زۆر تووڕە بوو ینی ماوەم دەیگەڕێتەوەی بە بەرچای هەمومانە خۆی ڕشاندەوە وتی من چۆنە بێ گۆشت بخۆم و ئێوە نیسک بخۆن ینی زۆر کەمە سەرکردی بەم شێوازە ینی کەسایەتی بەم شێوازە بێت ئەمە ینی خۆی جیا نەکاتەوە لەگەڵ پێشمەرگەکانی لەگەڵ هاوڕەکانی دیکەی هاوڕەکانی چی باز دەکەن لەم بارەیە دەست خۆش بێ کاکە گیان وەڵی ئەوەی کە جەناب باسەکرد گۆشتێکی زۆر بچووکە لە ژیانی جەنابی مامۆستا یەکێ لە هۆکارەکان سەرکەوتنیەوە بۆ مامۆستا نەیویستوە دینداری بکاتە هۆکارێک بۆ بەدەستهێنانی ژیانی مادی خۆی لەبەر هەم ژیانێکی متەواضعانە ژیاوە لە حیاتی خۆیان دوو لە جگەرگۆشەکانی لە پێناوی جیهاد و لە پێناوی بزوتنەوەی ئیسلامیە شەهید بوون یعنی ماڵەکەی چەند جار تاڵان کراوە ژیانێکی زۆر سادە و حەزی نەکردووە بە حیاتی خۆی جاگاتەوە لە خەڵک من بیرم دێ کاتێ لە ئۆردوگای سەریاز بووین مامۆستا کە شەوان تەشریفی هێنا بۆەوێ و لەوێ ئەمایەوە ئەو خەڵکە لە خێمەیەکە ئەمایەوە خۆشترین کات دواییم ئەو کاتانە بوو کە جەنابی مامۆستا حرەسیاتمان دانا بۆ حرەسیاتمانەگەر ئەو کاتی جەنابی مامۆستا شەو نوێژ کە هەڵە سا بۆ نوێژ یعنی بەو دەنگە خۆشەی ئەو قورئانەی خوێن لە شەو نوێژە ئەگریا حەچیمان و بوون و ناڕەحەتی ژنیای لەبێتە کوێوە ئەنجا هەرگیز نەیویستوە یعنی وەکو باقی سەرکردەکانی تر وەکو باقی خەڵکی تر لە گۆشەیەکە دانیژ و خەڵک بێن دەستی ماچکەن ئەگەر دەستی ماچ بکردایە ئەگەر هاوشانی خۆی بە ئیلا دەستی ماچە کردەوە خەڵکی تر بە ئیلا سەری ماچ نەکرای وازی نهێنا لەبیرم لێ ساڵ ئەو کاتێک کە خەڵک لە وەردوگای سەریاز بوو جەنابی مامۆستا بە حوکمەوەی کە میوانیشتی هاتوانە لە پاوە خانوویەکی متەواضعانیان بۆ گرت بوو
بەفرێکی زۆر گەورە لە وردگای سەریاز باری حتا زۆربەی خێمەکان کەوتن یەکێ لەوانەیە لە خزمەتیان وەڵە چوم سەیرەکەم لە کاتی زستانە لە ماڵەکەی خۆیان پەنجەرەکەی کرد و سەیر بردووەتە دەرەوە ئەڵێ وەڵڵاهی تا بەیانی ئەم بەفرە ببارێت ئەبێ ئەو خەڵکە چۆن لە سەرمایە من لەبەر ئەم سەرما ئەم بەفرا بم نابێ من بە شێوەزێک بژیم و خەڵکێک تر بۆ شوێن بژین یعنی ئەگەر سەری هەر گۆشتێکی جاوی مامۆستا بکەیت سەری گرێتی بڕێتی لە شانازی بڕێتی لەو شتانەی کە جێگەی شانازی لە ناو میلەتی کورد لە کەسێکی ئاوا هەبووە بەو شێوە ژیان مرێت هەڵبەت ئەم زۆرە تەعامل و ئەم بخۆ بە کەمزانیە و ئەوە بووە کە خۆی گەورە جاری بۆیان هەموو کەس خۆشویستووە مامۆستا بیرروبۆچوونیشی جیاواز بوو لە زۆرێن لە مەسەلەکانە بۆ نمونە لەو سەردەمەدا حزبی بەعزاڵە ئەمە زوڵم و ستەمێکی زۆر هەیە زۆرێک لە کەسایەتیەکان هەم سیاسیەکان هەم ئاینیەکان جورئەتی ئەوە ناکەن کۆمەڵی حەق بڵێن کۆمەڵێک شت بهروژێن بەڵام ئەو وانە بووە هەمیشە حەقی و تۆ بەرامبەر بە زوڵم و ستەمێکە کراوە زیندانی کراوە دوورخراوەوە بۆ شوێنەکانی و شوێنانی کە لە خواری عێراق و پێم وابێ ئەم هەڵوێستانەی مامۆستا تا چەند ڕۆڵی هەبووە لەوەی کە هاندان بێت بۆ دەوروبەرەکەی هاندان بێت بۆ هاوڕەکانی کە بەم شێوازە دژی زوڵم و ستەم دەوەستێتەوە بحكم أو فهم صحيح كم ما مصايب ولا إسلام ولا أو كإسلام تنها لقوا شيء مزجوتا كان عنيه إسلام بريتيل هالويست بتاعتي زانا أركي زياتر لا خير زانا نصتا براتي جناي ما مصاب في أو تيجشني خوي أو موقعي خوي توانيتي أو حقيقة سرشاني برك بقي أدايب كات إلا صفة الزور جوركاني ما مصاب بني عزيمتي يقول سر أو شيء كبا دين داري بزانية كبا حقي بزانية يعني لكاتي شستا كان بقوتم حمليكي زور قوري نهار علماني كان أتوبة كردستان عند جنابي ما مصاب بدسي مباركي خوي خلقي الله مظاهري كدو ولا دجي أويك أم خلق ملتي كل مسلمانة نابت وبنايو هندشتوا إلي بكي كلا إسلام دوري بخيتوا خوي مظاهري كدو خلقي بيناه حشاري ناه لشونا بشرعية كرابي هولي داوا بإصلاح وبشوي كريك برامبري أو اشتبوا سيته أو فساد أو خرابي بوسيته لبواري سياسي شاجناي ما وصل لي كم دقة وك حسب كش معاناة ملتي كردوا رولك الزور كاري قريب هم لنا وهم لا دروي ولاتا لا شستا كان لا حفتا كان دعاء تجي لصالي اشتاو حوتاك مظاهري خلقي هلا بجكرا وخلقي هلا بجرابرينو تحملي او ظلم وزور داري انك جناي ما وصل نشو خلقك قبل انت بيشو خوي لدوا ودانيش لما لو خوي رابراتي كارك يقر خوي سربرشي يقر خوي توجيه دانار بو عندما كان كاتشيب كانوا تشينا كان عندنا ما مسا الوقت يواني كلا خدمتي أبون كجيشنا قراغي بحري سيلوان ويشان وبرنا وبروا تلبقان حزي أنا كجنا ما مسا زوبرا ويسلامت بلا توبي عراق ولو دجن في أمزانه سوني خوار وتا يك نفر يجزن يجمنال لمبري بحرك ومن الناس ما بروا دانش تبو تاخلك هوي روش تبون أو كات أخوي بري بأوبري بحرك هم بوتشي يعني بوي كبيس لوين العالم وقيادة والسر كردي بلنا وخلق كان كاتكيش كتشونا إيران جانك زور سعودية يعني قال بيستاهل براسي حتشي بيستاهل لما طالب الدنيا يبغى نكر والله أول شيء نكر لا إعلان كردني جهاد شعب وبزوجنا وكوتي إسلام حركة كردي فراغي زور قولي إسلامي كان مسلمان كان نيان توانيو بشوي كي راسخو بجداري أم جهاد وتيك وشانم كانوا أم ظلمون أسر ملتي كلها برن لزور شونو نامي بوها لزور شونو هودنا كجناي ما وصاب بشتي صار كرنوا لو نيتك هنا تبغى جهاد كرن لبيرم جل سريع أساس سوين يخاف فرمي سوين بخوا جا كسوين يخاف قسم بخوا فنجيش والي أكن أجد بتاق التنياج وكسيش من قالنا بو أم جهادي على كمو لم جهاد بردام أول استجوراني وإلى كل لا على سياسة كان لا دولة كان رئيس حربتك زوز وتايبتي بيت لقال أول شاكا أو يابو تشي بحق بزانية تشي بدين بزانية براسي أجر يعني معرضش بوايا بونا راحت بون هرجع بنجي كردو صلي لنا كردو زوبر شو كوزانين هاوسران رولي كاريجري لسر يكتري دروس أكن هاوسر ماموسا ملا عثمان تاچند كاريجري لسر ماموسا دروس كردو ورولي تشي ولا جاني ماموسا ده ماموسا جن لخانة لا بنمالك خانة داني كردستان وعزم قدي لشيخاني نقشبندي وشيخاني نركسجار و خوي أفتكي زور صالحة و زور ديندار و يعني حتى على الجيانيا هجنا محروك نبينيو رولي زور كاري مني شكله فقهاني كلا غزمتي مرحوم ماموسا شيخ وابو علي بوفاتي كر كباسي كراوتي والله أوي ماموسا خزاني لجيان دا ما وفاتي ماموسا شيخ بابو علي ما خزاني عفوا ما هو نخي خزاني لأنه توياك وفاتي كر بنا خوشي وفاتي كر خوي جوري لي خوشوي هوتي يعني أوي كجوري ماموسا من عثمان قشتي قررت بو هاو كاري خزاني
ینی خێزان یەک بۆڵی نەکردو نەوت ئەمە و میوانە چیە نەوت و بۆچی ئێمە جۆگو خەڵکی تر ناژین یان پشتوانی زۆر گەورە بۆ بێ بەڕاستی خۆی گەورە لە گوناهی هەردووکیان خۆش بێ ئینشاءالله. ئینشاءالله مامۆستا یان لە کۆتاییدا وەفاتی لەکوێ وەفاتی کرد ئایا نەخۆش بوو چۆنی بوو؟ مامۆستا نەخۆش بوو لە وڵاتی غەریبەتی لە وڵاتی شام وەفاتی کرد سووریا بۆرە لە سووریا وەفاتی کرد حەزم کرد بەڵێ بران کۆتایی ببینی طبعا علمی مامۆستایەکێک بوو لەو کەسانی کە عالمێکی زۆر گەورە بووە لە هەموو بوارەکانە من خۆم دوو شتەی حەزم کرد باسێکم لێرە ئەو کاتەی مامۆستا عەبدوڵڵاتی فەرزی خوا لێ خۆش بێت کە ئەویزدانێکی زۆر گەورە بوو تەشریف هێنا بۆ ئێران لە هیجرەتە لە خزمەتی هاتبوو شەوێک لە ماڵەوە وتم مامۆستا جەنابەت وەکو مەلایەکی کوردەواری کە لە خزمەتی مەلاکانە خوێندووتەوە و خوێندنی ئەکادمی ماجستێرە دووەرگرتووە لە ژیانی علمی تا بەکر زۆر سەرسامی وتی من لە ژیان علمێن بە دوو کەساتی زۆر سەرسام کە وێنەیان نییە بەلای من لە ناحیە علمیە یەکەمەتی دکتۆر عەبدولکەریم زەیدان لە بەغا کە مفتی عێراق بوو و عالمێکی زۆر گەورە بووە لە بەغا دووەمتی مامۆستا مەلا عوسمان باوەڕ ناکەم لە مەذهبی شافعیە و لە کوردستانە و لە منتیقەکە کەس هەبی هاوشانی جەنابی مامۆستا مەلا عوسمان مەشایەتی مامۆستا عەبدوڵڵاتی بەرزنجی خۆی گەورە لیان خۆش بێ هەردووکیان وەفاتیان کردووە لە دوای وەفاتی باوکیشی جەنابی مامۆستا کەماڵەن لە پریزبۆ شتی بێتە هەڵەبجە بۆ تەعینی ڕەسمی هاتووە بۆ سلێمانی امتحان بکە ئەو کاتە باوکی وەفاتی کردووە مێژووت گەنجێکی تازە پێگەشتووە قازی شێخ محەممەدی خاڵ لە مزگەوتی خاڵ لەوێ لۆجنەیەک دانیشتون لۆجنەیەکی حکومی کە و سەرۆکی لۆجنەکە بووە مامۆستا سەرەتا وەکو تەواضعی خۆی نەناسانەوە کە کێیە و کوڕی کێیە و پێگەی علمی چۆنە ئەڵێن بۆچی هاتوویت ئەڵێ وەڵ هاتووم امتحان بم ئەڵێن جا تۆ ئابم شێوازە قەو قیافەیەوە هیچ خوێنەوەریشتی تۆ امتحان وەکەم زان چۆنە بێت ئەڵە سەرەتا لە شتە بەسیتەکان و دەستیان بەگرین امتحانیان ئەو لەژنە تەبعاً کاتی خۆی وەکو ئینسان نەبوو کە عیلم حورمەتی نەبێت کۆمەڵێک ینی مامۆستای زۆر گەورە امتحانیان کردووە ئەڵە کە پرسیاری لێکەن سێرەکان ئەمە ئەوە نییە کە ئەوان تەسەووریان کردووە ئەوڕۆن بۆ مادە بە قوتەکان تەواوی لێ لاخیر ئەڵێ وەڵام من ئەڵێن تۆی کێ دوام عیلمە گەورەیە تێڵێ ئەڵە من عوسمانم کوڕی مەلا عەزیزی پریسم نەمیستۆ خۆمی ئالان کەم لێوە یەکسەر شادەکەی بۆ نووسڵ ئەم عیلمەی تۆ قابلیەوە نییە کەسانی وەکوی امتحانت بکەین ئەوە تۆش لەم نوژداوی تا لەگەڵ ئێمە خۆی گەورە لە گوناهی جەنابی مامۆستا و باقی مردوەکان خۆش بوو بێ و ئەو زەحمەت و ناڕەحەتی و جهد و جیهادەی کردوێتی ئینشاءالله خۆی گەورە بۆی کردو بە توێشوی قیامەتی و ئینشاءالله زەخیرەیەک بۆ بە قیامەتی خۆی کاکشە ئاماژت بۆ کەوتە نەخۆش بوو مامۆستا بەڵێ مامۆستا نەخۆش بوو وستی بەبڕا بۆ سەفەر بەس پێشەوەی بگاتە شوێنی خۆی چوار نەخۆشی لەگەڵا بوو شەکرەی هەبوو ئەندێ نەخۆشی تری هەبوو لە وڵاتی شام ویستی بڕوا سەفەرگا بۆ عیلاجشتیوە خۆی گەورە قەدەری هێنا و لە وڵاتی شام وەفاتی کردو بەو شێوە ڕسمی جەنازەکە هاتەوە و سێ ڕۆژ لە هەرێمی کوردستان بە ڕسمی پرسەی بۆ دانرا و لە هەولێر و لە هەڵەبجە تەحزیب بۆ دانرا و لە ئێران و لە سووریا و لە بەریتانیاش بە ڕسمی پرسەی بۆ دانرا و کەسایەتەکانی عالم گەیشتیان بەشداریان کردو حتا ئەوەی من بیرمێ مەرحومی یوسف قەرضاوی لە کەناڵی جەزیراوەتی ئەمڕۆ عالم ئیسلامی کەنێنێکی گەورەی تێکەوت بە وفاتی شێخ عوسمان عەبدولعەزیز لە هەڵەبجە ماستا مامۆستا پێما بێت کەم سەرکردەی بەو شێوازە هەبوو لە پێشوازی تەرمەکەیدا بەو شێوازە بەو جۆش و خۆشە منداڵ پیر گەنج هەمووی لە پێشوازیە بوو گوڵبارانیان دەکرد هەڵبەت منیش بەشدار بووم ینی بیرمە تەمەنم 9 ساڵ بوو ینی ئەو جۆش و خۆشە ئەو دیمەنانە کە ئێستاژەی بینیانی چاوەکان پرفرمێسکە بنیانی ئەوەندە مامۆستایان خۆشەویست حتمما لە ڕابردوودا بەو چەشنە کەسایەتێک نەبووە ئاوا خۆشەویست بوو بێت لە نێو خەڵکیدا لە کاتی وفاتیدا ئاوای بۆ بکەن وەڵاوی کەمای دڵخۆشیە کاکەگیان تایزان حملا ڤیدیۆگان ماون ئەوەی کە ئەی بینی وەکو تۆ ئەڵێی تەنها غێری جارێکی خوای و مەلایکەتی خوای شارەت بدەن کە کەسێکی وە وەفاتی کردووە لەو باوەڕام ینی دەستکردی کەسی نییە بەشەری نییە نە بە زۆر ئەوواکرێت نە بە پارە ئەوواکرێت نە بە ئیغراعاتی مادی وەگرێت تەنها خوای گەورە خۆی جاریدا بەناو مەلایکەتا کە من فڵانە کەسم خۆشەوێ ژۆ بکەن بەڕاستی بە جنابی مامۆستا کرا لەو سەردەماکە وەکوی سیارە کەم بوو وەکوی سانە بوو کە سیارشتیوا زۆر بێت ئیمکانێت کەم بوو بەس ئەوەی کە بۆ مامۆستا کرا باوەڕ ناکەم ینی لە بۆ کەسێکی زۆر شۆی کرد زۆر باش مامۆستاگیان زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا ومێد پارەزانی کەسایەتی ئیسلامی هاوکات خزمی مامۆستا و نزیکی مامۆستا یەخوا بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە بێمەت بەخشی دووبارە من سپاستان دەکەم دەستان خۆش بێ خوای گەورە سەرکەوتوتان